سڵاتان لێبێت لە ئەزمونێکی نوێی کوردستانی مەبەستم لە پرۆگرامەکەمە ئەمڕۆ لە ئەزمموی کوردستان گروپێکی دیکەمان لەگەڵا گروپەکەی پێشتر خەڵکی بەغا بوون کە هاتبوون بۆ ئێرە ئەم گروپەی دیکەم ئێستا کەمێکی ترکە پێتان ئاشنایە دەکەم ڕێگەیەکی دووریان بڕیوە هەتا هاتونەتە کوردستان بۆی کە ئەزمموی کوردستان لە ڕێی کوردستان 24ەوە ببین. ئەمڕۆ میوانەکانم ئەزمموونێکی نوێ ئەبینن لە کوردستان چونکە لە ڕووی جوگرافیاوە لە کەشێکی جیاوازین لە ڕووی جوگرافی بۆیە ڕەنگە کەشی لای ئێمە کەمێ فێنکتر بێت کەشی لای ئەوان کەمێ گرمتر بێت جگە لەوەی کە لە ڕووی ئاوەدانیەوە ئەوە هاوریمی کوردستانیان پێ پیشان دەدەین و ئێوەش لەگەڵ ئێمە بینەرە بن بۆیە لەگەڵمان لە سەرەتای بەرنامەکەەوە لەگەڵمان بن تا کۆتایی دڵنیام کە پرۆگرامێکی زۆر جوانە بێت ئێوەش ئەزمموی کوردستان ئەمڕۆ لەگەڵ من ببینن هەر لە هەولێرە بمەڕۆ. ئێستا ئەمەوێت کە میوانەکانم لە زاری خۆیانەوە باسی شارەکەی خۆیانمان بۆ بکەن باسی ڕێگەم بۆ بکەن با بزانین لە تەمەنە جیاوازەکان ئەم گروپەی کام جارە لەگەڵمانن تەمەنی جیاوازمان هەیە هەمانەکە کارەکانیان جیاوازن لە یەکتری هەمانە قوتابی زانکۆی هەمانم کارمەندە لەناو گروپەکەمان حەزەکەم سەبارەت بە شارەکەی خۆیان کەمێک گفتوگویان لەگەڵا بکەم. راح اللي قلتها بالكردي راح أعيدها بالعربي ئەوەی وتم بە کوردی دەیکەمەوە بە عەرەبی ئەم جارە گروپەکەم لە چینوتۆژێکی جیاواز پێکاتون چ لە ڕووی تەمەن و چ لە ڕووی پیشەشەوە بما إنه المايك يمج بۆ پێی مایکەکە لە لای تۆیە بۆیە لە تۆ دەست پێ دەکەم لەو کاتەوەی لە ئەمبار بەڕێکەوتن تا ئێرە من باسی وەشم کرد کە ڕێگەکە دوورە هەرچەندە من نەهاتوم بۆ ئەنبار بەڵام ئەوە دەزانم دەمەوێت لە زاری تۆوە بچمە ئەو ڕێگەی و باسی ڕێگەکەم بۆ بکەی ڕێگەکە چۆن بوو چۆن هاتن لە ئەمبارەوە هاتوین هەندێک لە ڕێگا ماندوو بوون بەڵام گوێ نادەینێت چونکە دەزانین لە کوردستان پشوو دەدەین تعبنا بالطريقة شوية وياي الطفلة وهيتي يعني کەمێکیش ماندوو بووی بالليل ونوم وهيتي فيعني أعرف إنه راح ڕێگاکان درێژ بوو فلذلك يعني تحملت شوية الطريقة وهيتي المعاناة وياي مێردەکەشم لەگەڵە بە خێزانی هاتوین بۆرە بەخێر هاتن ئێوە یەک خێزانن أنا وزوجي ئێستا ماندوێتی ڕێگەتان لێ ئەڕەوێنمەوە گەشتەکەین و چێژ وەرەگرین ئەیتر واتان لێ دەکەم کە هەر حەز ناکەن بگەڕێنەوە ئەترسم بڵێن گەشتەکەمان تەواو بوو ئێرە بەجێ ناهەڵی ناگەڕێینەوە بڵێ کە گەرنەتەوێ بگەڕێیتەوە مەبەستت لە ڕێگاکەیە إيه يعني شوية الطريق طويل وحضرتك با قسە لەگەڵ بەڕێزیشانە بکەم تۆ وەک پیاوێک کە پیاوان زیاتر سەفەر دەکەن و ڕێگاوبانەکان دەبینن لەم ڕێگەیەدا کە بۆ کوردستان هاتی هەستت بە چی کرد؟ ايش حسيت من تجي للكردستان وشون الطريق وانت من احكي لي شويه والله شويه الطريق يعني ئێمە لە ڕێگا زۆر ماندوو بووین چونکە ڕێگاکەمان درێژ بوو بەڵام کە هاتوین بۆ کوردستان بە بینینی ئەو دیمەنە جوانانە دڵمان خۆش بوو ماندوو بوونمان حەسایەوە بەداخەوە لە سەردەمی داعش شارەکەمان زۆر وێران کراوە وایە ئێوەی خەڵکی ئەنبار زۆر ماندوون هەر لە قائیدەوە بگرێتە هاتنی داعش بس هسه الحمد لله الوضعيه تمام الأعمار زاد بيها والمكان إن شاء الله وهنا جينا نغير جو ان شاء الله. يا اهلا وسهلا أهلاً بكم. وسهلاً هسه راح احنا اكيد راح نسوي جوله راح ئێستا ئێمە گەشتەکەمان دەست پێ دەکەین ئەو گۆڕانکاریانە دەبینن لە دوای 2023 لە هەموو عێراق گۆڕانکاری کرا با گۆڕانکاریەکانی ئێرەش ببینی خلينا نجي على انت تقدرين تۆ توانی هاوکاری من بکەی با مایکەکەی بدەینێ یەکەم جار ناوی خۆتم پێ بڵێ ئەمڕۆ تۆ دەبیتە هاوکاری من باشە حەز دەکەی تحبين تكوني مساعده الي تمام ناو چییە؟ مینا مایکەکە نزیکەرەوە لە خۆت مینا تۆ چی ماندووبی لە ڕێگا یەکەم جار دەیتە کوردستان لا جايه هوايه اذا انت کەواتە تۆ شارەزایت و لەگەڵ من ئەبی مینا تۆ مایکەکە دەگەینی تا ئەندامانی گروپەکە تۆ هەڵبژێرە جماعه الجروب تحبين تمام انت اختاري تريدين المن تروحي روح اشوف المن تريدين تودين خلينا نشوف بعد انتم بحظكم اشوف مين تجي منو منكم تمام يا اهلا وسهلا بك زين هسه وصل المايك يمك مایکەکە ئێستا لای تۆیە با بتناسین بزانین پیشەت چییە نعرف اسمك ونشوف شنو شغلك من ناو محەممەد عومەرە لە ئەنبارەوە هاتووم بۆ کوردستان قوتابی زانکۆم و لە کۆلژیاندا زیاری لە خۆناغی سێم من دەخوێنم الحديثه خەڵکی حەدیسەی زۆرم لەسەر حەدیسە بیستووە باسی حەدیسە لە پێشتر و ئێستان بۆ بکە
دەمەوێت بزانم ئەو پێشکەوتنەی کە هەیە لەوێ بە هێواشی بەرەو پێشەوە دەچێت یاکو کوردستانە. ئێستا زۆر باشترە لە پێشتر پێشکەوتنەکان زۆر بوونا سپاس بۆ خوا. الحمدلله والقادم أفضل. كلش زين إن شاء الله. أحب أشوف الإعمار اللي دا يصير. دەمەوێت بزانم ئەو پێشکەوتنەی کە هەیە لەوێ بە هێواشی بەرەو پێشەوە دەچێت یاکو کوردستانە. تغيير. لا هو يعني شوية واحد يبدي. شوية. أي نعم. كلش زين. تشرفت. كشباب دائما. گەنجان کە دێنە کوردستان زۆر زیاتر ئێرەیان پێخۆشە. خم شوي يرتاحون أكثر يمكن لأنه أماكن الآي موجودة. إذا تقرب المايك يا مكان ما رايح چ شوێنێکێ لە کوردستان کە بۆی نەچوو و حەز بکەی بیبینی؟ ويا جروب والكادر مالتي نروح. كردستان والله تقريبا كلها. من زۆر لە کوردستان گەڕاوم بە خۆشحاڵیەوە. زين يا مكان بقى بذكراك وتحبه. زۆر حەزم لە چیای زاوایە ئەویش لە شاری دهۆکە. دهۆک. تمام أنت رايح وأنا ما رايح. تۆ ڕۆشتووی و من نەڕۆشتوم. زين إن شاء الله غير ڕەنگە گروپەکانی دیکە ببەم وا بێت منیش بەو شێوەیە دەبینم. خلي أشوف. تمام خلي أجي على با بچینە لای حەنین من ناوتم زانی پێش دەست پێک. البرنامج. حنين يا أهلا. حەنین بەخێر هاتی بۆ کوردستان. حەز دەکەم زیاتر خۆت بناسێنی. ما أحب أني أعرفك أكثر خلي أنت تعرفين نفسك قولي. من حەنین عومەر قوتابی قۆناغی سێمم لە کۆلێژی پەروەردە. تمام. أنت عندك كونتاكت ويا تۆ کۆنتاکتت هەیە لەگەڵ قوتابیانی زانکۆی ئێرە لێرە هاوڕێت هەیە؟ من طريق فيسبوك أو هاي عندكم تعارف بينات بعض؟ لە کوردستان نەخێر. لا كم مرة جاية؟ مرة واحدة. ئێستا شوێنی زیاترت نیشان ئەدەم و دەمەوێت لەم هاتوچیانە فێری کوردیت بکەم. أكيد. إن شاء الله. فبهاي الجيات أريدكم تتعلمون كردي أشوف منو بيكم تعرف كلمات. کامتان کوردی دەزانن؟ ما أريد شوني باشي. لا احنا دایکم کووردە بەڵام ئێمە فێرە کوردی نەکردووە. ما معلمتكم كردي. اليوم راح ئەمڕۆ چەند وشەیەکتان إن فێرەکەم. شاء الله. تمام. زين. مينا راح تساعد. مینا جارێکی دیکە یارمەتی مەدات. يلا حبيبتي مينا تروح تودي الماي. مایکەکە دەباتە لای ئەو خاتونە. الست. با بەڕێزت بناسین. ست جنان. ربة بيت يا أهلا وسهلا. خانمی ماڵەوەیت. دڵنیام دەستاوێکی خۆشیشت هەیە. وەک ئەوەی دەیزانم ئەنبار بە دلێمی بەناوبانگەوایە. أنبار مشهور بالدليمي لو أنا يمكن أحب الأكلات على مود هاي. من وازم لە خواردن دروستکردن هێناوە لەوەتەی کوڕەکەم ژنی هێناوە. يعني هسه أنت. یعنی ئێستا ئەوان خواردن لێ دەنێن؟ ئێستا دەچمە سەر بس حازری. أكلات خلينا نقول دلێمیات. تمام دليميات ومن يجي ضيف والأعياد يمكن. لە کاتی جەژنەکان و بۆنەکان خۆت یارمەتیان نەدەیت؟ تختفي طبعا. بەڵێ جیاوازی هەیە هاوکاریان دەکەم دەڵێم ئەوەشت دروستکەن. ست خلينا نشوف. بابزانم هەستی تۆ چییە کە دەیتە کوردستان؟ كردستان جاي غير مرة شنو إحساس؟ خۆشی زۆرە بینین لە کەش و هەواکەی لا گۆڕانکاریانی کە هەیە. شفتي قبل پێش 2023 هاتووی بۆ کوردستان؟ نەخێر نەمبینیوە. من اجيتي دوای 2023 کە هاتی کەی بوو بیرتە؟ لا الحمد لله. أول مرة اجيتي شو وقت كان تذكرين؟ نا بیرم نایەتەوە. بیرت نییە. بس أنت حسيت. تۆ هەست بە پێشکەوتن و گەشەسەندن دەکەی لێرە؟ هەر جارێکە دێمێرە شتی نوێ و ئاوەدانێکی نوێ دەبینم. كلش حلو أني زۆرم پێخۆشە ئەوانەی کوردستانیان پێشتر بینیوە ئێستاش بیبینن خۆیان باسی جیاوازیەکەیم بۆ بکەن باسی ئەزمموی کوردستانم بۆ بکەن وابزانم چەند جارێک دێمە لای تۆ کەمێ ماندوو دەکەم بۆ هیوایە هەمیشە بێن و ئەو گەشەسەندنە ببینن. راح تعبت شوي اليوم شو وياي. ولو بدي اشوف يعني ناس. ئێمە هەر کاتێ دێین شتی زۆر جوان دەبینین. اكو واحد مو يضل يعني كل ما نجي نشوفها حلوه يعني. كلش زين الحمد لله إن شاء الله دائما تجون تشوفون ازدهار أكثر وأكثر. يا أهلا وسهلا بك. تمام خلي أخذ با بێمە لای ئەم بەڕێزەی دیکە. تمام هسه مايك تۆ سێ منداڵیشت پێەیە بێگومان مادووبوونەکەی تۆ زۆر زیاترە لەوانی دیکە. أكيد تعبت أكثر من الكل. ئەمە یەکەم جارمان نییە کاتوین ڕەنگە ئەمە 20م جارەکە دێنە کوردستان. ما شاء الله. لە من زیاتر شارەزای. أكثر من هەموو ناوچەکان گەڕاوین. لعد شغلي راح يصير وياك. کەواتە ئیشم زۆر بە تۆیە. أريد أني بعين النظر. ئەمەوێت لە چاوی تۆ وازموونی کوردستان ببینم. شنو التغييرات اللي بالكردستان أكو؟ من 2013 لە 2013ەوە ئێمە یەکەم جار هاتین هەموو هاوین و زستان ئێمە دێین بۆ ئێرە بۆ دوهۆک سلێمانی هەولێر زیاتر بۆ دوهۆک و بۆ هەولێر دێین.
بس الباقي هوك أربيل. تمام. وتجيبين كل مرة وياك بەڵێ بێگومان چونکە بێ ئەوان ناتوانم بێن. يا أهلا وسهلا بهم. إن شاء الله. ئەمڕۆ کاتێکی خۆش بەسەر دەبین پێکەوە گەشتەکانمان لێرەوە دەست پێ ويا بعض. هسه راح تبدي جولتنا. با کەمێک پیاسە بکەین و کەمێکیش بدوێ. تمام؟ أوكي. خلي شوي هم نتمشى هم نحكي كم خطوة أرجع لورا من كنا بالفندق. کاتێک لە هوتێل بووین محەممەد وتی چەند جارێک هاتوومەتە کوردستان بەدڵنیاییەوە ئەگەر شوێنێک بەدڵت نەبێت چەند جارێک سەردانی ناکەی. وأريد هيك أبدأ وياك بهاي السؤال. أكيد واحد إذا ما يحب المكان وما يرتاح به ما راح يروح لمرته. خلينا نقول لها هاي الكافيه. بۆ نمونە هەرم کافەیە بەدڵت نەبێ ئیتر نایتەوە ما بووی. راح ترجعين صح لو لا؟ اكيد شي واحد تمام. يروح على النظافه. خوش يعني چ پاڵنەرێک وات لێکا سەردانی کوردستان بکەیت. وانت كم مرة تجي لكردستان؟ والله احنا نجي على النظافه واحد يجي على لێرە النظافه. پاک و خاوێنی زۆر دەبینی زۆر حەزم لەم بابەتەیە کە زۆر ناوچەکە پاک و خاوێنە بەڕاستی لە کوردستان دیمەنی زۆر جوانی سروشتی دەبینی. صحيح. وتیشمان لە هەڵکەوتی جوگرافیایی جیاوازیمان هەیە. جونا تختلف اي شوي الطف جو الطف. اي جو الطف. صحيح. انت بدك تحكي لي بالنظام. احنا نعرف انبار مرت بظروف كلش صعبه. تۆ باسی یاسان بۆ ئەەکەی بێگومان شوێنێک بە بارودۆخی سەخت تێ ئەپەڕێت کە یاسای تێدا نەمێنێت. اجى قاعده ومن اجى داعش اكيد اوتوماتيكيا ما راح تبقى نظام. هسه اريدك توصف لي الانبار. ئێستا باسی ئەنبارم بۆ بکە. احكي لي شوي. لە کاتی هاتنی داعش بۆ ئەنبار ئەو شارەیان هەموو تێکدا وێرانیان کرد. ئەنبار هیچ خزمەت گوزاریەکی نییە بەڵام هیواداری لەمە بەدواوە سەبرە هەندێک پرۆژەی خزمەت گوزاریمان بۆ بکرێت چونکە بەڕاستی ماندوو بووین. محەممەد تۆ باسی ڕێگاوبانەکانت بۆ کردم و حەنینیش زۆر گلەیی لە ڕێگاوبانەکان هەیە. زۆر حنين عنده شكاوي من الطرق. احكي لي شنو مشكلتك بالطرق؟ شۆفیری ئافرەتان زۆر قورسە بە تایبەتی لە پارێزگاکەی ئێمە ئەمبار ئەوەی سەرنجی زۆر ڕاکێشام لێرە ئازادێکی زۆر هەیە بۆ ئافرەتان ئەوان دەردەچن سیارە لێ دەخڕن زۆر ئاساییە. تۆ هەست بە جیاوازی لە مافی ژنانەکەیت؟ حقوق المرأة. مافی ئافرەتان لێرە زۆر باشترە وەکو ڕێزوەرگرتن وەکو بۆ چوونیان ئێمە دەخوازین لە هەموو پارێزگاکانی دیکەش بەم جۆرە سەری ئافرەت بکرێت وەکو کوردستان بێت. ئێوە گەنجن و قوتابین لە ڕووی ڕۆشنبیریەوە زیاتر سەرنج دەخەنە سەر شت. اريد توصفوا لي كردستان من مجال کوردستان لە ڕووی ڕۆشنبیریەوە چۆن ئەبینن؟ وا دابنێن من خەڵکی کوردستان نیم تۆ باسی ڕۆشنبیری کوردستانم بۆ ئەەکەی. كردستان بثقافته. هەموو کاتی کوردستان بەناوبانگە بۆ پێشکەوتن بە شێوەیەکی خێرا و سەرسوڕهێنەر هەر کاتی ئێمە دێنەوە ئاوادانی و پێشکەوتنی نوێ دەبینین هەروەها شوێنی گەشتیاری و کات بەسەربردننی زۆر جوان و نوێ هەیە لێرە. ڕاستەکەی بڵم ئەم بابەتانە لای ئێمە لە ئەمبار زۆر خاوە ئەوەی لای ئێمە بە چەند ساڵێک بنیاد دەنرێ لێرە چەند مانگێکی دەوێت بۆیە هەرێمی کوردستان لێرە زۆر شتەکان بە خێرایی دەڕوات. شلون تحس الهاي بطء هۆکاری ئەم هێواش بوون و خاویە لە چیە بینن؟ ئێمە لە یەک وڵاتین بە چاوی گەنجانە هۆکاری ئەو خاویە چۆن دەبینی؟ كشاب انت كعين الشاب شو تحس؟
بعين الشبابيه مالته قولي لي بطئها من شنو؟ البطء الخلل مالتهم ڕۆژە خزمەتگوزاریەکان زۆر بە هێواشی لای ئێمە دەڕوات. هەڵەکەش لەلایەن سەرکردەکانمانەوەیە زۆر پێویستە ئەم کەسانە بگۆڕدرێن. تصير اعمار جديد ان شاء الله. حسب انتخابات وانت ئێستا وادەی هەڵبژاردن نزیک بۆتەوە. ئێوە هیواتان هەیە؟ خوازیاری چین؟ وش تتمنون؟ هل عندكم پێت وایە دوای هەڵبژاردن داواکاریەکانتان جێبەجێ بکرێت؟ واحد انه يلبي طلباتكم؟ والله وان شاء الله واحد لازم ما يفقد. هیوادارین لە هەڵبژاردننی ئەو جارەی پەرلەمانی عێراق کەسانی نوێ و دڵسۆزمان بۆ بنێرن و کەسانی باش هەڵبژێردرێن بۆ ئەوەی بتوانە خزمەتێکی بچووکی ئەم شارەمان بکەن. وان شاء الله يصير تطور. طبعا. وحسب تجرباتكم خلاني بهاي الوسط احب اثنينكم يعني بەدەست من بێت هەر حەزەکەم هەردووکتان لە هەمان کاتە قسەم بۆ بکەن. تجربتكم انت اكيد صغيره بعد يعني مو مال انتخابات كلش شلون بەپێی ئەزمونتان هەرچەندە تەمەنێکی ئەوەندەت نییە بەڵام هیچ نەبێت ئەزمموی هەڵبژاردنێکت تێپەڕانەوە. تشوف شيء تبقى ببالها حسب تجربه اللي تشوفينه يترشحون يروحون للانتخابات وينطون وعودات شنو بەپێی ئەزمون هیوات چییە؟ امل اللي عندك حسب التجربه. لە زۆرینی هەڵبژارنەکاندا بەڵێنێکی زۆر دەدرێت بەڵام عیبرەت لە جێبەجێکردندایە. ئێمە وەکو گەنجی واخوازین ئاسایش و ئارامی دامەزراندن هەلی کار ئەم شتانە هەبێ زیاتر لە بەردەستمان لە دەرەوەی دامەزراوەکانی حکوومەتیش بۆ گەنجان کار بکرێ ئەمانە ئاواتەکانی ئێمەن. هیوامان وایە ئیشێک یا کارێک کە بمانەوێ ئەنجامی بدەین. القطاع الخاصة بكردستان موجود. کەرتە تایبەتەکان لە کوردستان هەن لای ئێوە چۆنە؟ من عندكم أسمع أكو قطاع الخاص يشتغل بالمحافظات الوسط والجنوب بحيث ينطي فرصة للشباب حتى يشتغلون بهاي المجال مو شرط إلا مەرجە هەلی کار لەلایەن حکوومەتەوە بێت ڕەنگە بەهرەیەکت هەبێت لە کەرتی تایبەت بوارد بۆ بڕەخسێت. ڕاستە ڕەنگە لە بەغدا بوار هەبێت وەکوەوەی کە لە کوردستان هەیە بەڵام خۆ لە پارێزگاکانی تر هەندێک زۆر قورسە بەڵام لە پارێزگاکانی تر هەندێک قورسە هەمیشە کەسەکان زەمانەتی ئەویانەوێت کە دامەزرێن یان جێگیر بن یا ئامانجیان دامەزراندنە چونکە کەرتی تایبەت مانگێک یان دوو مانگ دوادەر وازل لێ دێنێت زمانی نییە. أنا أتمنى اليوم من تكونون ويانا تجربة الكردستان. هیواخوازم ئەمڕۆ لەگەڵ من بن و ئەزمموی کوردستان لە هەموو ڕوویەکەوە ببینن. بەتایبەت تۆ باسی ڕێگاوبانت کرد. الجولة مالتنا أكو طرق همين راح نروح للطرق وبالطرق راح نشوف ئێستا بەناو ڕێگاوبانەکانیش گەشت دەکەین. همينة وراح نشوف خارج هەولێر. دەتان بەمە دەرەوەی هەولێریش دواتر گفتوگۆی دیکەش دەکەین با بڕۆین ئێستا شتێک بخۆینەوە. من الجماعة شنو حسيتوا بالطريق؟ تمام حسا خلينا نروح نشرب لنا فد شيء صح؟ اتفضلوا. لە دوایەوەی کە لە ناو شاری هەولێرەوە وردە وردە هاتینە دەرەوەی هەولێر و هاتینە خەلیفان. بەڵێ ئێرە ناوچەی خەلیفانە حەزمان کرد کە میوانەکانمان بێنم بۆ دۆڵی ئالانە بە تایبەت لە خواردنگە و چێشتخانەیەکی ئێرە بمێنینەوە نانێکی نیۆڕۆ بخۆی سروشتی کوردستانیان پێپشاندە.
لە دۆڵی ئالانە نانی نیوەڕۆمان خوارد هاوین هەوارێکی زۆر خۆشە ئەوەی کە هاتبێتە کوردستان خەڵکی کوردستان خۆشی ئەوەیش کە هاتووە سەردانیشی کردۆک و گەشتیار زۆریان سەردانی ئێراکەن من ئەم میوانانم هێنا بۆ ئێرە هەندێکیان هەیە هاتوون هەندێکیشانێ هەر نەهاتوون یەکەم جاریانە دۆڵی ئالانە لە خەلیفان ئەبینن بۆ یەچمەلای خۆیان حەزەکەم باسی ئێرەم بۆ بکەن کە ئەو ڕێگەی کە هاتین کەشوەواکەی چۆن بوو نان خواردەکەمان چۆن بوو بەگشتی باسی کەشی دانیشتەکەمانەکەم باسی وان کرد کە ئێرە گەشتیارێکی زۆر سەردانی دەکات هاوینە هەواری زۆریش لێرە هەیە بەڵام دۆڵی ئالانە زۆرترین گەشتیار ڕووی تێدەکات مصايف هواية أكو بالمنطقة بس آلانة واحد من المصايف اللي هواية ناس تجي هسه بعد شوي هم يمكن كميكي ديكاش دەچینە خوارەوە أنا أخاف بس أنا أحب أبدي من حضرتك هەست بە چی دەکەی کە دەیتە شوێنێکی لەم شێوەیە من عاشقی کوردستانم خۆم و منداڵەکانم پێشتر وتم زیاتر لە 20 هاتوون بۆ ئێرە ئامادەین چەندین زاری دیکەش ئێبینە کوردستان چ لە هاوێن دێت چ لە زستان لەم 20 جارەی کە هاتووی هیچ سەردانی ئالانەت کردووە اي تقريبا مرتين بەڵێ 2000 هاتوومەتە ئەم شوێنە لەگەڵ کۆمپانیەکان ئەمەش سێم جارە هاي الثاني كلش حلو هاوینە هەواری دیکە لەم ناوچەیە جگە لە ئالانەت بینیوە غير الآلانة لا نجي بيها چونەتە بێخاڵ گەلی عەلیباگ گەلی شێرانە لا خوش نانا شارەزای بەس بە بستی گەڕاوم تۆ شارەزانیت لا ما ندل بس جايه عجبتني جايه هوايه وهذا من یەکەم جارە دێم ئەم شوێنە صراحه من أنت بأنبار بێگومان دۆست و هاوڕێکانت لە ئەمبارۆ دێنە ئێرە باسی کوێ زیاتر دەکەن يرجعون اي سولفوا لي رحنا يسولفون هناك وين يا مكان أكثر شيء مسولفين بيقولون رحنا دراوسەکان زۆر جار دێنەوە باسی شوێنەکانم بۆ دەکەن کە سەردانی کوردستانیان کرۆ کوردستان چەندە خۆشە زين والمكان شلون تشوفيه چۆن شوێنەکە دەبینن جگە لە ڕووی ئارامی بەخشین بە دەروون وەک مامەڵە دەڵێن كمعاملة شوێنێکی زۆر ئارامکەرەوەیە خەڵکەکەی زۆر بەڕێزن لەگەڵمان هەڵس و کەوتیان زۆر خۆشە زۆر باشن وا هەست دەکەم کە سوکاری خۆمن لێرە يا أهلا وسهلا بەدڵت بوو شوێنەکە زۆر بەدڵمە شوێنەکە کەیف خۆشم بە دیمەنەکان وحسيت بە تایبەتی لە ڕووی کەش و هەواوە جو بەڵێ زۆر جوانە زۆر سپاس بخوا زين أتمنى ما تعبانة أنت هیوادارم ماندووم نەکرد بیت خەمی تۆم بوو لەبەر ئازاری قاچەکانت حەزم کرد بتهێنمە شوێنێک زۆر بەرزایی تیانە بێت چون دەزانم کوردستان زۆر شوێنی بەرز و دۆڵی تێدایە صح وادي بس ما تعبناك الحمد لله لا الحمد لله الحمد لله يا أهلا وسهلا بك زين خلينا نجي على الأخ تسلم أنت سولف لي من أنت تريد ترجع کە گەڕایتەوە بۆ ئەمبار بۆ هاوڕێ دۆستەکانت لەم گەشتا چیان بۆ باس دەکەی والله اسولف لهم عن ئێمە زۆر دڵمان خۆشە کە هاتوین بۆ ئێرە کە کەشوهەوایەکی ئەجگار جیاوازی هەیە و بەڕاستی زۆر دڵفڕێنە زين أنتم بالأربعة ما تقدرون تطلعون برا حار يعني مو؟ نطلع بس حار الجو بعد أنت اجيت وأنت أكيد صاحب السيارة بأنبار والسيارة مالتك عندك تۆ خاوەن ئۆتۆمبیلی باسی ڕێگان بۆ بکە تا گەیشتیتە ئێرە لە تونێل و هەموو شتەکانی دیکەی کە پێوەستن بە ڕێگەوبانەوە الشوارع اللي موجود وشنو حسيت من طريق جانبي نفق وتسهيلات أنا ما أريد أحكي أنت أريدك أنت إيش حسيت؟ يعني مسافة الطريق لەو کاتەدا کە نیوەڕۆیە حەز بە گەرمی ناکەین بەڵام لە شارەکەی ئێمە ئەو کاتانە زۆر گەرمە بەڕاستی يعني مو حار يعني حلو الجو مالته ومن حفاظها عن غير المناطق محافظين عليه وهاي ئەو باسی یاساکانی هاتوچۆکات تۆ ڕاتچیە کەواتە هەر شوێنێک یاسای تێدا بێت خۆشە ئێمە دڵخۆش دەکات لە کوردستان ئەوەیە کە بەڕاستی یاسا هەیە بە تایبەت لەسەر شەقامەکان یاسا دەبینی خەڵکەکە بە یاساوە دەجولێتەوە یاسا لێرە لەسەروی هەموو و لەسەر هەموو کەسێک یاسا دەتەسپێنرێت بە تایبەت ئێمە دەبینین لە مەسلەی هاتوچۆ زۆر یاسا سەروەرە خەڵکەکە زۆر بە شێوازێکی یاسایی سیارە لێدەخڕێ و هاتوچۆ دەکات هیوادارین هیچ جیاوازیەک دروست نەبێت و دروست نەکرێت لە نێوان نەتەوە جیاوازەکان لە کوردستان و عێراق هەموو بابەیەکەوە وەکو برا بژین گوێم لێ باسی پۆلیسی هاتوچۆ دەکات ئەمە بۆچی دەگەڕێتەوە لێرە بێ پۆلیسی هاتوچۆ یاساش هەیە خەڵکی خۆی پابەندە بەڵام لە لای ئێمە پۆلیسی هاتوچۆشەیە بەڵام خەڵک پابەند نابێت بە یاسای هاتوچۆ تحسين هاي لشنو ترجع؟ شنو سببها؟ للقياده ئەمە پەیوەندی بە سەرکردەکانەوەیە کە حکوم دەکەن خەڵک و یاساش لەژێر فەرمانی ئەوانن الشعب حيتبع قيادتهم حيتبع الرئيس اكيد تمام چۆن ئەمە ئەزمونە دەگوازرێتەوە بۆ باشوور و پارێزگاکانی دیکە للوسط ئێمە ئەیگوازینەوە بەڵام چی گوێ دەگرێت
خۆ کەس جێمان لێ ناگرێت. هاي الزيارات اللي يصير ئێمە لە کوردستان زۆر جەخت لەسەر پێکەوە ژیان دەکەین زۆرمان بۆ گرنگە ئەم گەشتە نمونەیەکی بچووکە لە پەیوەستبوونمان بە پێکەوە ژیان نموذج واحد لهاي التعايش اللي ان شاء الله ماكو فرق يعني ان شاء الله الكردي والعربي ان شاء الله ان شاء الله واحد ان شاء الله وانت تۆ هەست بەچی دەکەی لەو بارەیەوە التعايش مال غير قوميات موجودين بالكردستان يعني تحسسونا إنه إحنا وياكم واحد ماكو فرق يعني بين كرد عرب. ئێمە هەست دەکەین لەگەڵ ئێوە و یەکین هەست بە جیاوازی ناکەین لە نێوان کورد و عراب مەسیحی یان نەتەوەکانی دیکە زۆر ئاساییە دوێنێ ئێمە سەردانی کەنیسەیەکمان کرد بۆمان داگیرسا هەست بە جیاوازی ناکرێت لێرە هەموو شتێ زۆر ئاسایی لە نێوان کورد و عرب و مەسیحی واحد عن الثاني أو فشي كل سواسية عادي كردي عربي مسلم مسيحي كل واحد بالذات من يصير العراقي يتهدد بەتایبەت کاتێک عراق ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە ئێمە هەڵی یەکگرتووی و یەکخستنەوە دەدەین داعش اللي اجى يصير ايد واحده ويصير ڕاستەکەی ئەمەیە لێکێ لە شقامەکانی عێراقین وعراقي كله عێراق بەناوبانگە بە ڕێزگرتنی میوان ئەی کوردستان هاي بالكردستان ڕاست ئەمەیەکێک لە تایبەتمەندی عێراقیەکانە لێرە زۆر جیاوازە زیاتر لە پێویست هەموو شتێکمان بۆ کراوە زۆر باشە نريد احنا ئێمە شەوەمان دەوێت قصرت ان شاء الله الحمد لله وشكر خلينا نجي على الست نشوف عجبها بابێ مەلایەم خاتونە تۆمە هاوینە هەوارەت بەدڵ بوو عجبت الجو بس الجو لە ڕێگا ماندوو بووین تعبتوا بالطريق ماندوو بووی لە ڕێگا هیوادارم لە گەڕانەوە ماندوو نەبیت جولتنا راح ترجعون إن شاء الله سباس بالسلامة ترجعون ترتاحون زين بعد انت ايش حاسة وش حابة تقولي لنا کەشەکە زۆر بەلامانە خۆش بوو زۆر جوان بوو تمام اها كردي هم تحكي فد كلمة متعلمة دست خوشة بەڵێ خێر بووم كلش زين شلون هسه اني ئەها من کوردم و بە عەرەبی قسە دەکەم پێم خۆشەوانەی سەردانی کوردستانەکان بتوانن کوردی قسە بکەن جماعة اللي يجون من وسط ومن جنوب يحجون بالكردي اشوف انت شو با بزانم تۆ لەم هاتوچویانە کە دەیکەی بۆ ئێرە چی فێر بووی زمانەکە زۆر خۆشە بەڵام زۆر قورسە بۆ ئێمە شو اني ليش مو صعب علي تۆ زیرەکی ئیشەڵە ئێمەش فێر دەبین إن شاء الله نتعلم. ان شاء الله اي تمام کەواتە تۆم پێم بڵێ محەممەد ايه احنا امنا كرديه من دایکم کووردە بەڵام فێری کوردی نەکردوم ماما سوش من ماما ايه ماما صوش منك ليش ما معلمتهم كردي ترى اني لا ام من نە دایکم عەرەبە و نە باوکم بەڵام هەوڵم داوە فێر بم بە دڵنیایشەوە هەڵە دەکەم دڵنیام باشش نیم بەڵام هەڵی خۆشم هەرە دەم اكيد اني دا احكي كلمات غلط بس احاول بعد زۆر باشی زۆر باشی كلش مزبوط. ئەمە بۆ چیە گەڕێتەوە يدل إنه عندك تۆ پێداگیر بوو بۆ ئەوی کە فێر بیت حب لهاي اللغة. من باسی خۆم ناکەم باسی ئەو خەڵکە دەکەم کە لە کوردستان مامەڵیان لەگەڵەکە أي من كثرة اختلاطهم. بەهۆی تێکەڵاوی زۆرەوە بەهۆی سەردانەکانی ئێمەوە بەڵێ زۆربیان فێر بوون بەڵام لە ڕاستیدا ئێمە ڕاستەکەی بڵم تەمبەڵین ئێوە لە ئێمە زیرەکترە مو لا انتم شو نانا ئێوە زانیتان ئێمە ئاسانکاریتان بۆ دەکەین بۆیە هم مستاهلين هم ايه صحيح خلاص انا راح احكي ئێستا من بە کوردی قسەیەک دەکەم بزانم واتاکەی دەزانن بەڵێن بێجارێکی تر هاتینەوە بە کوردی قسەکەی بالكردي بدلت بو سفرك خوش بو بلاتوا يعني شنو خلاص فاهم انا ما أفهم. شوف شلون افتهمت ايه عجب تسلمون الجولة دس خوش يعني عشرة ايدك اي تمام بس يعني احنا ما ئێمە نێرومێ بەکار ناهێنی احنا كلنا في الهوا سوا تمام يا مكان اكو اصدقائكم چ شوێنێک هەیە هاوڕێ دۆستانت لە کوردستان هاتمن بۆی رحنا لكردستان زرنا هاي المكان سولفوا عن هاي المكان وبقى ببالكم انتم مشايخي تافگەی عەلیبەگ نەڕۆشتوین كردستان كلهم رايحين القلعة. شنو انتم حابين چ شتێک هەیە کە حەز دەکەن بیڵێن بێ ئەوەی من پرسیارتان لێ بکەم اللي أنا ما سائلة منكم اللي واحد مرات يطلع شيء من كل قلبها تحب تحكيها منو بيكم تمام يعني اللي بقلبكم یانی ئەوەی لە دڵتان بووتان الحمد لله حبت اجينا خلي ما با من نینام لە بیر نەچێت لە کاتی خوانینی وەڕواگام لێ بوو هەر داوا دەکرد بچینە ناو ئاوەکە ليش القد تحبين حەزت لە مەلەکردنە لە ئاوەکانی کوردستان گەشتەکە بەس نەبوو هسه عجبت ئێرە زۆر خۆشە حابين ننزل جوا بەڵێ کەواتە بچینە خوارەوە بۆ ناو ئاوەکە بەڵێ بەمەرجێ لەگەڵ دایکت بی حەزت لە مەلەکردنە بەڵێ يا شطورة
دواوێزگەی گەشتەکەمان لە ناوچەی خەلیفان و لە دۆڵی ئالانەیە. میوانەکانم ئەوەندە سەرسامن بە سروشتی کوردستان منیان لەرە بەجێهێش خۆیان چونەتە ناو ئاوەکە و ژێر کەفرەکان. حەزم ناکرد کۆتایی بە پرۆگرامی ئەزموونی کوردستان بێنم ئەمڕۆ چونکە لە کەشێکی زۆر خۆش داین. بەڵام چی بکەین کاتی پرۆگرامەکەمان هەر ئەوەندەیە. هیوادارم کە پرۆگرامی ئەمڕۆی ئەزموونی کوردستان بەدڵیەوە بێت لە گەشتێکی دیکە لە ئەزموونی کوردستانێکی دیکە و جگەلەوە لەگەڵ گروپێکی دیکە تا دێمەوەلاتان بەخواتان ئەسپێرم ئەوە لە یاد نەکەن کوردستانەکەمان زۆر جیاوازە بە قسەی من نییە قسەی میوانەکانمە کە لە هەر شوێنێکی ئەم عێراقەوە ڕویان کردە ئێرە هەمویان هەرەوە قسەیان کرد کەواتە با قەدری کوردستانە جیاوازەکەمان بزانین.